سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە چۆن دڵی خەڵکی بەدەست بهێنین چۆن متمانەی خەڵکی بەدەست بهێنین چۆن بچینە نێو دڵی خەڵکیەوە و خەڵکی لە خۆمان ڕازیکەین بۆ برەودان بە ژیان تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمە بێ دەگەڕنەوە هیشامی کوڕی عەبدولمەلیکی سەرۆکی دەوڵەتی ئەمەویەکان ڕۆژێک دەچێتە بەیت الحەرام حەرەمی کەعبەی پیرۆز و دەیەوێت دوو ڕکات نوێژی سنەت بکات و پاشان خۆی بگەێنێتە بەردەڕەشەکە و ماچێکی بکە بەڵام بەهۆی قەرەباڵغی و زۆری جەماوەری عومرەکار و نوێشکەر لە تەنیشت بەیت الحەرام بە هەزار ناڕەحەتی و ئەمسەر و ئەوسەر و بە پاڵپشتی کۆمەڵێ جەلاد و قەمچی بەدەستی خۆی و سوپاکەی اینجا دەتوانن دڕ بە خەڵکی بدەن تا خۆی دەگەێنێتە ئەو شوێنەی کە حەزرەتی ئیبراهیم نوێژی تێدا کردو پاشتر بە دەیەها شەڕەپاڵ و ئەملا و ئەولا و قەمچی وەشاندن اینجا دەتوانێت بگاتە بەردەڕەشەکە پاش کاتێکی کەم دەبینێ کەسێکی ئەمامە بەسەر بە سواری حوشترێکەوە دێتە حەرەمی کەعبە و خەڵکەکە وەکو ڕێزێک دڕ بە ڕیزەکان ئەدەن و ڕێی بۆ چۆڵەکەن تا دەچێتە هەمان شوێن نوێژێک دەکات و پاشان بەبێ ئەملا ئەولاکردن و ماندووبوون و شەڕەپاڵ و پاڵنان بە هیچ کەسێکی دیکەوە دەگاتە بەردەڕەشەکە و ماچی دەکات هیشامی کوڕی عەبدولمەلیک سەری لەم دیمەنە سوڕ دەمێنێت کە ئەم سەرۆکی دەوڵەتە و ئەو هەموو سوپا و دەسەڵات و پارە و خۆشەویستی و خەڵکەی بە دەورەوەیە بۆچی خەڵکی ئەم شەوق و تاسە و بەدەمەوە چوونەیان بۆ نەکرد ئەم پیاوە کێیە کە بەو شێوەیە خەڵکی خۆیان بەبێ هیچ زۆر و زۆرکاریە بەبێ هیچ ئاگادارکردنەوەیکی پێشوەخت ڕیزەکانیان بۆ کردەوە و خۆی گەیاندە بەردەڕەشەکە کە پرسیاری کرد گوتیان ئەمە زەین العابدینی کوڕی ئیمامی حوسێنی کوڕی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ پاشتر کە لە هۆکاری ئەمە دەپرسێ زەین العابدینی کوڕی ئیمامی حوسێن دەفەرمێ تۆ لە ڕێی قەمچی و شمشێر و دەسەڵات و پارەکەتەوە گەردنی خەڵکیت لە دەستە دەتوانی تەنها گەردنی خەڵکی بگریت و تەنها دەتوانی گەردنی خەڵکی بە شمشێرەکانت بپەڕێنی بەڵام من لە ڕێی ئەو خۆ بە کەمزانی و تەواضع و خۆشەویستی و وەفاداریم کە بۆ خەڵکم هەیەوە بۆ ئەو زانست و زانیاری کە بە خەڵکی دەبەخشم دڵی خەڵکیم کەمەندکێش کردووە بۆ خۆم و توانیومە بە ڕێگایەکی زۆر ئاسان بەبێ سەرفکردنی هیچ سەروەت و سامان و پارە و دەسەڵات و خواردنێک بچمە نێو دڵی خەڵکیەوە بۆیە ئێستا خەڵکی ئابە و شێوەیە لە دڵەوە ڕێ بۆ منەکەنەوە و بە ناچاریش ڕێ بۆ جەناب بدەکەنەوە ئێمە لەم بەرنامەیەدا باس لەوە دەکەین کە چۆن ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا کاتێککە پێویستمان کاتێک کە دەگوترێن مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و پێویستمان بە خەڵکی هەیە و ناتوانین گۆشەگیر و تەنها و بێ خەڵک بژین بێ هاودەم بژین چۆن بتوانین متمانەی خەڵک بەدەست بێنین چۆن بتوانین خۆشەویستی خەڵک بەدەست بێنین لەم بەرنامەدا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عومەر خەلیفە زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز دەبێ باز لەم تەوەر و پرسە دەگەین مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سوپاس بۆ ئامادەبوونیشت سڵاوی خوا لە تۆش کاگڕاز لە بینەرانی بەڕێزیش زۆر سپاس دەکەم مامۆستا بە هەر سەرەتا لەو پرسیارە و دەست پێ بکەین بزانین چۆن دەتوانین ئێمە لە جەوهەری ئیسلام تێبگەین بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سەرەتا کاگڕاز دەبێ ئێمە چۆن لە جەوهەری ئیسلام بگەین ئاینی پیرۆز ئیسلام ئاینێکی گشتگیرە و کاملە و شاملە و هەموو بوارە جیاجیەکانی ژیانی ئینسانی تێدا جێگیر بووە و جێ دەبێتەوە لە سەرەتا دەبێ ئەوە بزانین کە بە ڕواڵەت ئینسان تێنەکەوێ ئەو شتێک کە لە ڕواڵەتدا هەیە هەموو شتێک لە ڕواڵەتدا هەیە هەموو شتێک لە ڕواڵەتدا نیە بەڵکو کاکڵە و ناوەڕۆکی ناخی زۆر گرنگە هەموو مسلمانێک هەڵ نەخەڵەتێ بەوەیکەوە ئەو شتەی بەرچاودا دەبینی دووەم هەر کەسێک بە پێی تێگەیشتنی لە بەرنامەی ئیسلام و لە پەیامی خوددا و لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاردانەوەی دەبێت لە ژیاندا ئەگەر کەسێک بە شێوازێکی ئەکادیمی و علمی و منطقی و بابەتیانە لە ئیسلام گەیشت بێ کاردانەوەیەکی جوانی دەبێت بە شێوازێکی ڕێک و پێک خۆی تێدەگا و خەڵکیش تێدەگەینی ئەگەر کەسێکی تر بە توند و تیژی لە ئیسلامدا گەیشت بێ ئەوە هەر کاردانەوەیەکی توند و تیژی دەبێت بەڵام کەسێکی تر لەولایە
کەسی سێم ئەوەیە کە بە شلگیری لە ئیسلام داگەیشتووە و دەزانی ئیسلام هەموو شتێکی تێدا مەباح و ڕێگە پێدراوە هیچ سنوورێکی نیە هەموو شتێک لە ئیسلامدا حەڵاڵ و ڕێگە پێدراوە نەخێر ئەوە ئیسلامە ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە سنووری لە بۆ هەموو شتێک داناوە ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە شتەکان هەمووی وەکو خۆ نیشان دەدا ئەوە ئاینی پیرۆزی ئیسلامەکە کە ئینسانی کردیتە ینی بوونەوەرێک لەسەر ڕووی زەوی کە جڵەوی سەرزەوی دایتێ ئەو ژیانە بەڕێوە دەبا ئێمە ئەگەر تەمەشا بکەین لە جەوهەری ئیسلام بگەین لە بۆ بینێرانی بەڕێزیش لە جەوهەری ئیسلام بگەین دەبێ تەمەشا بکەین لە پێش ئاینی پیرۆزی ئیسلام چ گوزەر دەکرا چ بەڕێوە دەچوو ژیان چۆن بەڕێوە دەچوو ئەو خەڵکە چۆن دەژیا ئایا زۆڵم و زۆرداری هەبوو ئایا تەبایی و اتفاقی و خۆشەویستی و محەبەت هەبوو مقارنەیەک بکەین لە مابینی ژیانی پێش ئاینی پیرۆزی ئیسلام و ژیانی دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام هەروەکو بڕیارێک کە دەدرێ دەبێت تەمەشا بکەی ئەو بڕیارەی کە دەدرێت تا چەند ئەرێنیە و ئیجابیە لە بۆ خەڵکو و کۆمەلگا ئەو بڕیارەی کە دەدرێ ژیانی پێش ئەو ئەنجامی ئەو بڕیارەی تێدا دەدرێ و دوای ئەو بڕیارەی کە تێدا ئەنجام دەدرێ و جێبەجێ دەکرێ ئەوجا دەبێ مقارنەکە ڕاز بکرێتەوە تەمەشا دەکەین لە پێش سەرهەڵدانی ئاینی پیرۆزی ئیسلام خەڵکێک چۆن دەژیا ئەوانەی کە لە مێژووی ئیسلام ئاگادارن ئەو قەبیلانەی کە ئەو قەبیلە و هۆزانەی کە شەڕ و کێشە و مەشاکلیان لە مابینیە بوو کە لە ئەوس و خەزرەج و لە هەرچی عەبەس و ذیبان و بەکڕ و تەغلەب و هەرچی ناوی لێدێنی لەوانەکە کێشە و مەشاکل و خۆ هیچ شتێک لە گۆڕێ نەبوو لەوە لە مابینیان تەنها ئەوە نەبێ کە بەرنامەی پەڕێی و پرۆگرامێکیان نەبوو کۆیان بکاتەوە خۆشەویستی و محەبەت لە مابینیاندا نەبوو شتێک نەبوو کەوە هەمویان لەسەر ڕێبازێک ڕێڕەوێک بڕۆن بەڕێوە و ئەنجامی بدەن خەڵکێک ئەگەر تاوانی بکرد بە ئەگەر سەرکێشی بکردا لە فەرمانی خوای گەورە یاخود سەرکێشی بکردا بە لە عورف و عاداتی ئەو کاتی ئەوە ئەگەر کەسێکی دەستڕۆیشت و حەسەب و خاوەن حەسەب و نەسەب باە کەسێکی دیار باە لەناو خەڵکو و کۆمەلگا چاپۆشیان لێ دەکرد ئەگەڵ کەسێکی هەژار و نەدار و دەست کورد باە ئەگەر لەبەر نەبوونیشی باە کارێکی خراپی ئەنجام بدا باە ئەوە قانونیان لەسەر جێبەجێ یاسەیە خۆیان لەسەر جێبەجێ دەکرد هەروەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ هەلەکە الەذینە من قەبلکم ئەو کەسانی کە لە پێش ئێوە بە هیلاک چوون چۆن بە هیلاک چوون ئەی ڕەسوولی خوددا صلی الله عليه وسلم دفرمي إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد بالزبط أو بيرو بروجرام لنا وينده أو عرف عادات وتقاليد لنا وينده بويا هيز برنامج يجنبوا بابند بن لسر بلام آيني بيروزي إسلام بيغمبر عليه الصلاة والسلام سوين دخوا بو كسك نفسي وبدستك أخوي تبارك وتعالى دفرمي أجل لو فاطمة بنت محمد سرقت لقطع محمد يدها أو خزماتيني لبواري عقوبة وجنايات وسرچێشی کردن هەر کەسێک عقوبە بکە دەبێ حەدی لێ دەربکرێ خزمایەتی و دۆستایەتی و نەرمونیانی نییە لەوەی ئەوە یاسای خۆی ڕەب العالەمینە تەماشا دەکەین ئاینی پیرۆزی ئیسلام هات ڕێزی لە مرۆڤەکاننا مرۆڤ وەکو بوونەوەرێک لەو کەونەدا ڕێزی لێگیرایە و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم مرۆڤ هەموو شتێک دروست دەکات مرۆڤ سەرزەوی ئاوادان دەکاتەوە مرۆڤ وا دەکا کە ژیان خۆشکا گوزەران خۆشکا مرۆڤ دەتوانی تێکی بدا بەڵام خەڵکێک دەتوانی بیکاتە بە هەشتێکی سەر ڕووی زەویش ئەوە ئینسانە دەتوانێت ڕێڕەوی ژیان بگۆڕێ واقع بگۆڕێ واقعێک دروست بکە بەڵێ وەک دەزانین بوونی متمانە و سیقا یان بۆ منە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە کە لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا هەیە ئیسلامی پیرۆز زۆر کاری لەسەر کردووە و متمانەیەکی بەرچاوی لە نێوان تاکەکاندا ڕواندووە واتە هەمیشە بەبێ بوونی سەرباز و بەبێ بوونی چاودێریەکی بەردەوام و بەبێ لێپرسینەوە کۆمەڵە شتی دیکە لە نێو تاکی کۆمەڵگەی موسڵماندا متمانەیەکی وا دروست بووە کە خەڵکی بە یەکتریان هەیە یان بۆ منە خەڵکی لە دەستپاکی و لە ئەمینی و لە کۆمەڵێ ڕەوشت و بەهای بەرامبەرەکانی دڵنیایە ئیسلامی پیرۆز چۆن کار لەسەر چاندنی ئەم متمانەیە دەکات یا ئەم متمانەیە بەچی دێتە بوون لە نێو تاکەکانی کۆمەڵگەدا بەڵێ لە نێو هەر خەڵکو و کۆمەلگا و چینێک کە لە ناویاندا دەژی طبعا ئەگەر مسلمان و ئەگەر غیرە مسلمان بێت لە ئیسلام داوا باوە لە ئیسلام داوا هاتووە ئاەتەکانی خوای گەورەوە ئاماژە دەکەن بەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناو کۆمەلگایەکدا دەژیا کە ئەو کۆمەلگا هەر هەمووی مسلمان نەبوو بەڵکو دژایەتیان دەکرد هەر لە خەڵکی لە نزیکەوە خزم و کەسە نزیکەکانی دژایەتیان دەکرد بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر پەیڕە و پرۆگرامەکەی خۆی بەردەوام بوو کۆڵی نەدا و دەستبەرداری نەبوو بۆیە کاتێک کە دەچوو
تەماشا بکەین دەستوری مەدینە کاتێکە کۆز دەکات لە بۆ مەدینە برایەتی و موئاخات دادەمەزرێنی مزگەوت دادەمەزرێنی کە جێگای ڕاوێژ و هەموو کارێکی هەموو پرسێکی کۆمەڵایەتیە سیاسیە ئاینیە منزڵگایەکی تایبەت لە بۆ خەڵک و کۆمەلگا و لە بەرژەوەندی گشتیدا بوو. واروها دەستوری مەدینی دانا ئەو دەستورەی کە ئەو بەرگە و بابەتانەی کە لە 50 بەرگە پێک هاتبوو هەر هەمووی جەختی لەسەر چی دەکرد دەختی لەسەر ئەوە دەکرد برایەتی و پێکەوەژیان و خۆشەویستی و محەبەت واتە ئیسلام هات خۆشەویستی و محەبەت و دۆستایەتی دامەزران لە بڕی ڕق و قینە و دژایەتی و قینایەتی کە لە مابینی ئەو چینایەتی کە لە مابینیاندا هەبوو لەنێو خەڵک و کۆمەلگادا بوو کە عورف و عادات سەپاندبووی بەسەری ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە بانکهێشتی ئەهلی کتاب دەکا جوولەکە و دیانەکان دەکا دەفەرمێ یا ئەهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله خاڵە هاوبەشەکان دەینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناچی خاڵە جیاوازەکان زەق بکاتەوە لە ناویاندا ڕاستە ئەوان مشریک بوون ئەوان بێباوەڕ بوون باوەڕیان نەبوو بە خوای تەبارەک وتەعالە بە هاتنی پێغەمبەر کە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە جوانترین شێوە باجیان دەکا بە خاڵە هاوبەشەکان ئەو خاڵانەی کە هەر هەمووان دەگرێتەوە بەرژەوەندی هەر هەمووانی تێدایە لۆ هەمووان چاکترە کە یەک خوددا بپەرستن نەک 360 بپەرستن کە نازانن ئەوانە خەڵکانێک دروستیان کردینە و دیفاع لە خۆشیان ناکەن و ناتوانن دیفاع لە تۆش بکەن بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئوسلوبی خۆی بەو ئەخلاق و ڕەوشتی خۆی تەعاملی لەگەڵ ئەو کەسانەدا دەکرد مسلمان و غیرە مسلمان سەرنجی ئەوانی ڕادەکێشا وای دەکردکەوە قوتێکی جەذاب ڕای دەکێشان بە کردارەکانی بە گفتارەکانی طبعا یەک لەو شتانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیکرد ئەوە بوو مطابقی کردار لەگەڵ گفتار و کردار زۆر گرنگەکە کە هەردووچیان وەکو یەک بێ نەک مرۆڤ هیچی لە تااقەتدا نەبێ و دەستی کورد بێ بەڵام دوور لە ڕووی بینەر و جەنابی شت و مەقام زمانی درێژ بێ زمان درێژبوون ناکرێ بە تەنیا ئەگەر کرداری لەگەردانە بێ ئەگەر عملی لەگەردانە بێ چونکو هەموو دەبی ئەوانە تەوازون بکرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بانگەشەی دەست پێ کرد بانگەوازی دەست پێ کرد لە چێن دەڕات یەکەمین لە لای خۆیەوە لە نزیک خۆیەوە لە دەوروبەری خۆیەوە لە خزم و کەسی خۆیەوە دەستی پێ کرد وأنذر عشيرتك الأقربين هەموو شتێک کە ئینسان لە ناخی خۆیەوە ڕادەست پێ دەکا ئەوە جاری خۆی ئیسلاح دەکا ئەوە جاری خۆی پێدەگەینی خۆی تێدەگەینی ئەوجە پاشان دەتوانی خەڵک و کۆمەلگا و دەوروبەر ببیتە کەسێکی بەنەفع خير الناس ينفعهم للناس چاکترین کەس ئەو کەسەیەکەوە بتوانێت سوود و قازانجە بۆ خۆی و لە بۆ خەڵکیش بەدەست بێنێ زۆر ڕێگریش دەکات لە ڕێبازی و داوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو کاتی بە ئەنواع شێواز ئەو شێوازانی کە لەو سەردەمدا هەبوون پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەر مەجلیسێکدا بە یەک لەوانە نەظر کەسێک بوو چوو لە منطقەی ناوچەی حیرا خۆی فێرە حکایەت دەکرد حکایەتی فارسەکان دەکرد ئەو وەسائلانەیە بەکاردێنا هەر کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوە بانگەوازی لە هەر شوێنێک بکرد با دەچوو لەوێ دەر ئامادە دەبوو قسەکانی پێدەبڕی دەیگوت ئەمنیش خۆ ئەو شتانە دەزانم و ئەو حکایەتانە دەزانم من قسەی پێغەمبەر قسەی محەممەدیش لە هی من چاکتر نییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عیلاقە و پەیوەندی لەگەڵ سەرکردەکان لەگەڵ قەبیلە و سەرۆکی قەبیلە و هۆزەکان دەبەستا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ نەجاشی ڕیسالە و نامەی لە بۆ دەنێری لەو سەردەم کە ئەوە شتێکی زۆر گرنگ بوو کەسێک نامە لە بۆ کەسێک بنێری لە شوێنێک لە بۆ شوێنێکی تر خۆی پێدەناسێنی کە من محەممەدم کوڕی عەبدوڵڵا و پێغەمبەری خودامە ئەویش کە هەندێک باسی چی لە بۆ دەکا باسی مەریەمە و پاچێتی مەریەمەی لە بۆ دەکا کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەشی باس کردووە کە دینی مەدینێکی هاوبەشە دینەکەمان ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ دینی مەسیحیەت و هەر پەرتوکەکانی پێشتر پێشین کە هاتینە و تەزدیقی ئەوان دەکا کە پەیامی خوای گەورە بوونە بەڵام هەستانیە کە دەستکاریان کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕاستیەکەی بەوان دەڵێ ئیسلام بۆیە هات کە شتە لار و لەوێرەکان ڕاست بکاتەوە ئیسلام بۆیە هات کە شتە هەڵە و چەوتەکان ڕاست بکاتەوە بە خاڵی ئیجابی زۆر باشە مامۆستا گرنگی متمانە بۆ ژیان چییە یان بۆ منە متمانە کە لە نێوان تاکەکانی کۆمەلگەدا دروست دەبێت چه گرنگیەک دەبەخشێت چ بۆ منە چه سوود و بەرهەمێکی دەبێت بۆ تاکەکانی کۆمەلگە واتە ئێمە لە بوونی متمانە و متمانە بە یەکتر بەخشین و هەبوونی متمان لە نێوان خۆماندا چه سوود و ئیستیفادەیەک دەکەین بەڵێ طبعا متمانە یەکێکە لەو خاڵە گرنگە و ئەساسیانەی کە مجتەمع لەسەریدا دەمەزرێ
تەماشا دەکەیت لە هەر کۆمەلگایەک لە هەر مجتەمەعێک ئەگەر هاتوو متمانە نەما ثقە و متمانە نەما ئەمانەت نەما ئەمانەت پارێزی نەما ڕاستگۆیی و ڕاستبێژی نەما ئەو کۆمەلگا بەرەو ئاقارێکی خراپ دەڕوەها ئێستا وڵاتانی دەرەوە بە ئەقلیمیشەوە هەر هەمووی ئەو بێمتمانەیە ڕووی تێکردینە ئەو نەخۆشیە ڕووی تێکردینە ئێستا ئەمە ناو کۆمەلگایەکدا دەژین لە وڵاتانیش هەر وڵاتێک کە تەماشا دەکەی کە پابەند نەبن بە ینی پیرۆزی ئیسلام متمانە نامینێ گرنگی بە مرۆڤایەتی نادرێ گرنگی بە ئەمن و ئەمان نادرێ بە ئەمنیەت نادرێ بە ئاسایشی ئەو وڵاتە نادرێ ئەو شوێنە نادرێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە ئاکار و ڕەوشتەکانی نەرمونیانی بوو لەگەڵ کۆمەلگا ولو كنت غليظ القلب ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك خوای گەورە دەفەرمێ ئەگەر تۆ کەسێک بە مەرحەمەتی خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەسێکی نەرمونیان بوو بەڵام دەفەرمێ ئەگەر تۆ کەسێکی دڵڕەق بوایە کەسێکی وەکو برەی هەر بە گوێی خۆت بکردبایە و لە نێو خەڵک و کۆمەلگادا قسەی خەڵکت وەرنەگرتبا هەر قسەی خۆت بسەپاندەبا بەسەر خەڵک نەرمونیان نەبا تەسامحت نەبا لێبوردەیی نەما و خۆشەویستی و محەبەتت لە بۆ خەڵک نەبا دەفەرمێ ئەوە جێت نەدەبۆ لە ئەو خەڵک و کۆمەلگایە لە هەر سەردەم و زوروفێک ئەگەر خەڵکێک سیقە و متمانە و ئەمانەت پارێزی نەبێ ئەوە خەڵک نایەوێ خەڵک لێ دوور دەکەوێتەوە ئەگەر خۆشی بسەپێنی ئەوە هەر سەردەمێکە و ماوەیەکە و بەسەر دەچێ دوای کۆتایی دێ و بۆی بە دەردەکەوێتەوە هەڵەیە و نابێ ئەو دەبێ ئەو شێوازە بگۆڕی بۆیە دەبێ خەڵک فێر بکەین وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئیسلام مای ڕەحمەتە لە بۆ ئەوەی کەوا متمانە بهێنینەوە لە بۆ خەڵک بتوانین ڕاستگۆ بین ڕاستکردار بین شتەکان ئەگەر لەسەر خۆشمان بی ئەگەر زەرێری خۆشمانی تێدا هەبێ دەبێت ڕاستیەکەی بڵێن هەروەکو کە لەسەر قەولی ئیمامی عومەر ڕەحمەتە ڕزای خوای لێبێ کە کەسێک بێ دەڵێ ڕاستیەکەی بڵێن ئەگەر لەسەر نەفسی خۆشت بێ بۆیە دەبێ ئێمە دەبین ئاینی پیرۆزی ئیسلام نابێ بە مەرام و مەبەستی خۆمان بەکاربێنین دەبێ بەو شێوازە بەکاربێنین کە هاتووە نابێ بە میزاجی خۆمان چۆن لە بەرژەوەندی خۆماندا هەبێ لە کورسی خۆمان و دەسەڵاتی خۆماندا هەبێ کە بەرژەوەندی گشتی وەلا بنین و بەرژەوەندی خۆمان بهێنینە بەردەست دەبێ وای بیر بکرێتەوە بەڕاستی دەبێ شتێک بکەین کە خەڵکو و کۆمەلگا لێمان ڕازی بێ خەڵکو و کۆمەلگا خوای گەورە ئەو جار لێمان ڕازی بێ ئەو جە دوایە خەڵکو و کۆمەلگا چونکو ئەگەر توانیمان خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین ئەوە خەڵکی باش خەڵکی چاک لێمان ڕازی دەبێت دەتوانین جێ خۆمان بکەینەوە متمانەمان پێ بکەن لە نێو خەڵکو و کۆمەلگادا دەبێ نابێ ئێمە بە دوو چاو تەماشای خەڵک بکەین خۆمان لە ئاقارێک ببینین و خەڵکیش لە ئاقارێک ئێمە ئاغا و خەڵک کۆیلا ژێردەستا ئێمە ئاغا و ئەوان ژێردەستا یان ئێمە دەسەڵاتدار و ئەوان بێدەسەڵات ئەمێ دەستڕۆیشت و ئەوان بێدەست ناکرێت دەبێت ئەو ئێمە ناو کۆمەلگادا دەژین وەکو جەنابەت باسی کرد لە سەرەتای بەرنامەکە ئێمە ناتوانین بە تەنیا بژین هیچ کەسێک ناتوانێت بەتەن لەو بوونەوەرەدا بە تەنیا بژی مرۆڤایەتی دەبی پێویستی بە یەکترا ئێمە لە کاتێکدا ئێستا دەتوانین ئاتازی خۆمان جێبەجێ بکەین لەوانەیە کاتێکدا دێ نتوانین ئاتازی خۆشمان جێبەجێ بکەین بۆیە پێویستیمان بە کەسانێک هەیە لەنێو خەڵکو و کۆمەلگادا بژین ئاوێتە بین لەگەڵ خەڵک تێکەڵ بین لەگەڵ خەڵک ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کەسێکی تێگەیشت و کەسێکی بەهێز ئەو کەسەیە کە لەناو معاناتی خەڵکێکدا دەژی و لەگەڵ خەڵکدا دەژی ئەو کەسە ئازان نییە ئەو کەسە بوێر نییە ئەو کەسە عاقڵ نییە کە خۆی دەدەزێتەوە لە خەڵکە لە شوێنێکدا دەژی دوور لە خەڵک دوور لە کۆمەلگا ئەو لە شێوەک و خەڵکی کە لە شێوەک و لە دۆڵێکی تر ئەو لە دنیایەکی تر و خەڵکی هەژار و نەدار لە دنیایەکی تر بەو شێوازە ئەگەر کەسێک بە تایبەتی لە ئەو کەسانی کە قیادەی خەڵک دەکەن کە پێشەوایەتی خەڵک دەکەن کە دەبنە قودوە و چاوساغی خەڵک بەڕاستی دەبێ ئەو تەواضعیان هەبێ ئەو لێبوردەیان هەبێ لە ئیسلامدا سەید القەومی خادیمهم ئەگەر تۆ بە گەورە دانرای خەڵک متمانەیان دایتە تۆ دەبێت تۆ خزمەتکاری ئەو خەڵکە بی نەک خەڵک بکەی خزمەتکاری خۆت ئەو خاڵە زۆر گرنگە خاڵێکی تر کەسی شیاو لە شوێنی شیاو بەڕاستی ئەوەش زۆر گرنگە ئەگەمە لە هەموو کات و ساتەکاندا لە هەموو سەردەم و زەمانەکاندا کەسی شیاوماندانە لە شوێنی شیاو ئەوە کار و ئەوەکانمان ڕەها دەبێ و ڕێک و پێک دەبێ بەڵام ئەگەر هاتوو بە پێچەوانە بەڕاستی ئەوە کلێنی گەورەی تێدەکەوێ دەبێت کێشە و مەشاکل هەم لە بۆ سەرکردە و هەم لە بۆ خەڵک و هەم لە بۆ میلەت و هەم لە بۆ ئەو کەسانەی کە لەگەڵ ژیان دەگوزەرێنن بەڕاستی خەڵکێک هەیە شایەنی ئەوە نییەکەوە بکرێتە قائید یان پێشەوە یان چاوسا قودوە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە نمونە ئەبا ذەڕی غیفاری بێنینەوە لە سەردەمی ئەبا ذەڕی غیفاری خۆ خەڵکی غەفارە
زۆربەی زۆری هەمووی لەسەر دەستی ئەبا ذەڕی غیفاری ئیمانیان هێنا و بوونە موسڵمان بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک لە ڕۆژان ئەبا ذەڕی غیفاری نەکردە والی نەکردە سەرکردەی قەومێکە سەرکردایەتیان بکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەسەکانی خوێندبۆ و دەیخوێندەوە دەیزانی کوێ بەکەلک یان مانای ئەوە نییە کەوا کەسێکی بێکەلک بووی نەخێر ئیسفادەیەکی زۆری لە بۆ ئیسلام هەبوو لە ئیسلام زۆر عەزیز و بەڕێز بوو ئەبا ذەڕی غیفاری بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە ئەخاڵێکی زۆر گرنگە کەسی شیاو لە شوێنی شیاو دابنێ دەبێ ئەو کەسانە دادەنێ کە بەڕاستی دەتوانن لە توانیاندا هەیە خەڵکانێک هەیە کەسێکی زۆر بەڕێزن زۆر بەتوانانە بەهێزن و کەسی خۆشەویست و بەڕێزن بەڵام لەوانەیە یەک لە کارە سلبیاتەکان و نەرێنیەکان ئەوە بێکە عاتیفەی ئەو کەسەوە نییە ناتوانێت بەسەر عاتیفەی خۆیدا زاڵ بێت چونکە دەبێت عەقڵ زاڵ بێ بەسەر عاتیفە ئەگەر هەر کاتێک عاتیفە زاڵ بوو بەسەر عەقڵدا ناتوان هیچ قرارێک و هیچ بڕیارێک جێبەجێ بکەیت ئەگەر دکتۆرێک ئەو ڕەحم و سۆزەی کەوا ئێمە ئەستەحیتمان بەرامبەر بە کەسێک بە منداڵێک بە پیر و پەکەوتەیەک ئەگەر دکتۆرێک هەموو کاتێک ئەو ڕەحم و سۆز و بەزەی هەبی بەرامبەر بە نەشتەرگەری کەسە سینجی شەق دەکا و کە خەڵکی نەشتەرگەری لە بۆ دەکا ئەوە ئەو ڕەحم و سۆزی ناتوانانی هیچ کەسێک چارەسەر بکە فەرمودەیەکمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ سەردەمێک دێت بۆ نمونە درۆزن بە ڕازگۆ و ڕازگۆ بە درۆزن ئەناسرێنێ خیانەتکار بە دەستپاک و دەستپاک بە خیانەتکار واتە کۆمەڵێ شتەکان ئاوەژوو دەبنەوە شتەکان وەکۆڵێ پێچەوانە دەبنەوە لە کۆمەڵگەیەکی وەکو ئێستادا کە بە بەرچاوی خۆمانەوە دەیبینین خەڵکێک هەیە بۆ منە دز و گەندەڵ و خراپەکارە بەڵام کۆمەڵگە بە چاوێکی ڕێز و خۆشەویستی و سەیرەکە پێی وایە کە ئەمە دەستپاکە لەم کۆمەڵگەیەدا لەم حاڵەتەدا ئێمە چۆن متمانە بدۆزینەوە واتە چۆن بزانین کە متمانە بە خەڵکەکان بکەین کە لە کاتێکا باش بێ و خراپ بێ بەڵێ ئەمە تەماشا دەکەین خەڵکانێک هەیە ئێستا لە هەموو دنیا لە زۆربەی دنیا تەماشای زۆرینە دەکەین زۆرینە لەگەڵ یاسای سەرزەویدایەوە تا نەک شەریعەتی خوای گەورە پەیڕەو بکرێ بەڵکو لەسەر ئەو یاسا و پەیڕەوەی کەوە خەڵکانێک دروستیان کردێ و دایان ناوە تەماشا دەکەین ئەگەر تەماشای زۆرینە بکەین لە سەدەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە زۆرینە و دژایەتی پێغەمبەریان دەکرد زۆرینەی خەڵک ئەوە بوون کە دژایەتی پێغەمبەریان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام مانای ئەوە نییە کە خەڵکێک ئەگەر زۆر بوو ئەگەر خەڵکێکی زۆری لەگەڵدا بوو خەڵکی زۆری حیمایە کرد و پاڵپشتیان کرد و دەنجی باشی بەدەستێنە بە هەر شێوازێک لە شێوازەکان مانای ئەوە نییە کە لەسەر ڕاست بن ئەوانە ڕاست بن ڕاستگۆ بن کە شایانی ئەوە بن کەوا تەرەفی حەقن نەخێر تەماشا دەکەین نمونێک لەسەر ئەوە هەیە دەڵێن پاشایەک هەبوو ئەو پاشایە چەند ساڵ منداڵی نەدەبوو زۆر محاولەیان کرد منداڵی خوای گەورە منداڵی پێبەخشێ زۆر دکتۆری کرد زۆر چارەسەر و عیلاجی بەکارهێنا هەر کاتێکە لە کۆتایی دەگەیشتە ئەنجامی ئەوەی کەوە خوای گەورە منداڵێکی پێبەخشی بەڵام ئەو منداڵی کە لە دایک بوو ئەو منداڵە یەک گوێی هەبوو کاتێکە لە دایک بوو پاشا وەزیر و دەوروبەرەکەی خۆی هەر هەمووی وەزیر و گوزیر و ئەوانەی کە لە دەوروبەری ئەو خریکردنەوە ڕاوێژکاری هەبوون ڕاوێژکارەکان زۆر گرنگن پرسیان پێدەکا وەرە بزانین ئەو منداڵی من جیا لە هەموو خەڵک یەک گوێی هەیە چ بکەین لەگەڵ ئەو خەڵک و کۆمەلگایە چۆن ئەوە منداڵی منە نابێ نوقسانی هەبێ چۆن وا بکەین کە ئێمە زاڵ بین بەسەریاندا ڕاوێژکار وەڵامی دێداتەوە دەڵێ گەورم زۆر ئاسانە ئەوە با بچین بڕیارێک بدەین یاسایەک دەربکەین یاسا کە دەربکرێ کە زۆرینە لەگەڵیتی قووەت و هێزی لە پشتا ئەو یاسایە دەردەکەن ڕاستە یاسا دەردەکەن و جێبەجێش دەکرێت بەڵام ئایا ئەو یاسایە تا چەند دروستە تا چەند خزمەت بە خەڵک و کۆمەلگا دەکا ئەو یاسایە دەردەکەن دەڵێن دەبێ هەر منداڵێک کە لە دایک دەبێ بە گوێیەکی ببڕێ وەکو منداڵی تو باشە جێبەجێ دەکەن دەیە ساڵ ئەو شتە جێبەجێ دەکرێت و بەڕێوە دەچێت هەر منداڵێکە لە دایک دەبێ گوێیەکی دەبڕین و یەک جێوەکو کوڕی پاشا دەبێ ژیان بگوزارێنێ حتا کەس جیاوازی نەبێ و نوقسانی هەست بە نوقسانی نەکەن کاتێکە ڕۆژێک لە ڕۆژان ساڵان چوو ڕۆژان هات گەنجێک دەبینن دوو گوێی هەیە خەڵکێک پێیان سەیرە ئەو گەنجە دوو گوێی هەیە لێی لە هەرا دەدەن و کێشەی لۆ دروست دەکەن و ئەو گەنجە تەحملی نامینێ بۆیە بڕیار دەدا کە ئەویش گوێیەکی خۆی لێ بکاتەوە هەروەکو ئەو خەڵکە بەڵام تەمەشا دەکەی ئایا دەکرێت هەموو کۆمەلگا بە تەواوی ناتەوا و سەقەت بێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین بەڵێ دەبێت بۆیە هەر ئەوەی کەەوە ئەو نمونەی هێنامانەوە
خەڵکێک هەیە کە بەخۆی چۆنا دەیەوێت خەڵکیش ئاوا لێ بکە بە هەزاران جار مێژوو ئەو شتەی دووبارە کردیتەوە کەسی نەخوێندەوار و نەشارەزا ناوێت کەسێک لەوێ شارەزاتر بی و پلەی بەرزتر بێت لەوەی کە ببێتە کەسێکی دیار لە نێو خەڵک و کۆمەلگا چونکو ئەگەر ئەوڕۆ ئەو دەسەڵاتی ئەو هەیتی دوایە ئەو وا دەزانی کە ئەو دەسەڵاتی لێ دەستێندیتەوە بۆیە خوای گەورە پێغەمبەرانی ناردووە لە بۆ ڕاستکردنەوەی ئەو لار و لەوێریانە بۆ ئەوەی کەوا خەڵک تێبگا بۆی خەڵک پێ بگا خەڵک بزانێ و ناسنامەی خۆی بزانێ کە مرۆڤە نابی بەندایەتی لە بۆ هیچ کەسێک بکاتن چارەسەری کێشەکان بکە ئیسلام هاتیە چارەسەری کێشەکان بکە ئێمەی مرۆڤ دەبێ چارەسەر کار بین نابێ برین دروست بکەینەوە واتە دەبێ ئێمە وەکو دکتۆرێک عیلاج ببینینەوە چارەسەر ببینینەوە ژیان بەخۆی بریندارە ژیان برینە ئێمە هاتووینەتە دنیا دەبێ چارەسەری ئەو برینە بکەین ئەو ژیانە بە شێوازێکی ڕێک و پێک بخەین و خەڵک تێدا ژیان و گوزەرانی خەڵک چاک بکەین ناومێد نەبین لە ژیان هیچ کاتێک ناومێدی ڕوومان تێنەکە چونکو ناومێدی وا لە ئینسان دەکا ئینسان دەڕوخێنێ وا لە ئینسان دەکا هیچ بەهایەکی نامینێ وا لە ئینسان دەکا کە ورەی دادەبەزێ ناتوانانی ئەو شتەی کە بڕیاریشی لەسەر داوە جێبەجێ بکە ئەگەر تەمەشای ئومێدی ئینسانەکان بکەین دەبێ ئینسان دائیمەن ئومێد بەخش بێ و گەشتبین بێ بەو ژیاندا چونکو ئەو لە ژیاندا ڕۆڵی هەیە خاوەنی بڕیارە دەتوانی بڕیار بدات دەتوانی بڕیاریش جێبەجێ بکە دەتوانی بڕیارێکە بە هەڵە بدرێ دەتوانی نەخێریشی لەبۆ بکە بە هەموو دنیا بڵێ ئەو بڕیارێکی نێرێنی و خراپە و خەتەر و ترس ناکە لەسەر کۆمەلگا تەماشا دەکەین ئەگەر ئینسان ناومێد نەبێ بچووکترین هێزی هەبێ ئەگەر هیچ دەسەڵاتی نەبێ بەڵام کاتێک کە متمانەی بەخۆ بوو لە هەر شوێنە کە دەڕوا ئیلا سەرکەوتن بەدەستدێنێ نمونەشمان ئەوەیەکە نەبی موسا عەلەیهی سەلام لە کاتێکدا کە بە دەریای نیلدا دەدرێ کە تەمەنی 3 مانگە و هیچ قووەت و هێزی نییە مەلەوانی نازانی لە ناو سەبەتەیەکە بە دەریای نیلدا دەدرێ بەڵام ڕزگار دەبێ بەڵام لە هەمان دەریادا کاتێک کە فێرعەون و دار و دەستەکەی بەدوای دەکەون ئەو هەموو قووەت و هێزەی هەبوو کە دەیگوت ئەنە ڕەبوکم الئەعلا وەی دەزانی تەنها هەر ئەو خوای سەرزەویە بەڵام کاتێک کە دەڕوا ئەو ناتوانێت دەرباز بێن نەک هەر خۆی هەموو ئەو کەسانی کە تابعی ئەو بن هەموو ئەو کەسانی کە پاڵپشتی ئەویان دەکرد هەموو ئەوانەی کە حیمایان دەکرد هەموو ئەوانەی کە پاڵپشتیان دەکرد هەموو ئەوانەی کە سەپریان لە بۆ ئەو لێدەدا هەموو ئەوانەی کە دەنجیان بەو دەدا ئەوانەی غەرق بوون و لە ناو چوون بەو قووەت و هێز و گەورەترین پاڵپشت و هێزی هەبوو لە دنیادا بەڵام نەیتوانی ڕزگاری بکە بۆ ئێستا متمانە بوون چەچێکی بەهێزە متمانە هێنانەوە چاکترین چەکە لە بۆ ئەوی کەوا ئینسان بە چ شتێک خزمەت بە خەڵک لە ناو دەچێت خوای گەورە لە خۆی ڕازی بکە متمانە بە چ شتێک لە ناو دەچێت باتە بە چ شتێهۆکارێ بە چ ڕێگایەک ئەو متمانە و سیقەیی کە لە نێوان تاکەکانە دروست بۆ یا لە کۆمەڵگەدا هەیە یا لە خێزانەکاندا هەیە لە ناو دەچێت و لە بری ئەوە بێ متمانەیی و ناڕاستگۆیی و درۆ شوێنی متمانە ئەگرێتەوە بەڵێ قەولەکەی لەسەر ئەوەی ڕابعەی عەدەوی ڕەحمەت و ڕزای خوای لێبێ پرسیار لە زانایەک دەکات دەڵێ چ کاتێک ئینسانەکان دڵیان دەمرێ سیقە و متمانە نەمینێت دڵ نامینێت دڵ دەمرێ دڵیش دەمرێ هەندێک جار کەسەکان زیندون بەڵام دڵیان مردووە چونکو ئەو ئینسانە وەکو کەسێکی جامد لێ دێ ناتوانێت بەڵێ و نەخێری نییە هەمووی شتەکە سەر و سەرچاوە هیچ وجودێکی نیە لەو بوونەوەرەدا ئەوش پێی دەڵێ کاتێک کە خۆشەویستەکەی دەمرێ کەینێ دڵ دەمرێ کاتێک کە خۆشەویستەکەی دەمرێ باشە ئەدی ئەگەر خۆشەویستێکت هەبوو ئەو خۆشەویستە نەمرد بە بەردەوام لە ژیاندا بوو دەڵێ قەسەم بە خودا دڵی ئەو کەسە نامرێ هیچ کاتێک نامرێ مادام خۆشەویستەکەی زیندوو بێ مادام خۆشەویستەکەی بەردەوام بێ بۆیە ئینسان دەبێ خۆشەویستی خوا بێ خوای گەورە بکاتە خوای گەورە لە هەموو کە زیاتر خۆش بێ کە دڵی بەوە دەبێتە دڵێکی زیندوو دەبێتە دڵێکی کارا دەتوانی ئەوەی کە بەدەستی بێنێ بەڵام بەدەستێنانی ئەو متمانەیە بەڕاستی قەولێکی ئیمامی سیوطی هەیە ڕەحمەت و ڕزای خوای لێبێ کە دەڵێ 5 شت هەیە کە زۆر گرنگە لەو زانای بەڕێزا شت فێربین 5 شت هەیە دەڵێ لە منداڵدا هەیە ئەو سیفەتانە ئەو 5 سیفەت هەیە لە منداڵدا هەیە ئەگەر بێت و ئەو 5 سیفەتە لە گەورەکاندا هەبوایە ئەوە دەبنە دۆستانی خوددا دەبنە خۆشەویستانی خوددا لە نێو خەڵک و کۆمەلگادا خۆشەویست و بەڕێز دەبوون یەکەم خەمی ڕزق و ڕۆزیت نەبی خۆ تیلاک مەکە
ئەها دنیا مەکە باوەشت هەموو شتێک بە قوربانی دنیا بکەی هەها بەڕک و جیرفانی خۆت دەوڵەمەندکەی خۆت هەموو دین و باوەڕ و عەقیدە و متمانە و ئەمانەت هەموو شتێک بێخێلا بەس تەنها بەرچی خۆت پڕکەی بەس تەنها ورجی خۆت پڕکەی بەس تەنها بە خۆت و خزم و کەس و دەستە و دائیرەی خۆت خزمەت بکەی پێت وایە بەس تۆ هەی و شایانی ڕێز و تەقدیری خەڵکینا بەڵام دەبێ ئەو یەقینەمان هەبێ کە خوای گەورە ڕزق و ڕۆزی دەرا وەکو ئەو منداڵەی کە نازانێ ڕزقی لەکوێ دێ ئەها رزقكم في السماء وما توعدون خوای گەورە إن الله هو الرزاق ذو القوة المتين دەبێ ئێمە سقە و متمانەمان بەخوای گەورە هەیە مادەم ژیانی بە ئێمەدایە ڕزق و ڕۆزیشمان دەدا خۆمان هیلاک نەکەین ها سقە و متمانەمان بە خوای گەورە هەیە بە فەرمودەکانی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام بۆیە دین و ئیمان عەقیدەی خۆمان لەکەدار ناکەین ڕازگۆ دەبین ڕاستکردار دەبین متمانە لە نێو خەڵکدا بەرپا دەکەین دووەمین سکاڵا ناکەن لە نێو خەڵک ناپارڕێنەوە لە خەڵک کاکە من حار و گوزەرانم وایە و نەبوونم و هەژارم و ئەوامە و بپارڕێەوە لە خەڵک یعقوب ئاسا دەبێت لە خوای گەورە داوا بکەی ئەها شتێک دەبێت ئینی ئەشکو بەثی و حوزنی ئیلە الله دەبێت شکای حاڵی خۆمە لەو خوای گەورە بکەین هەی خوای گەورەیە کە چارەسەری کێشەکان دەکا بە خەڵکی چ ناکرێت دەکرێت یارمەتی خەڵکانێک بدەیت لەوەی کە توانایان هەیە و دەسەڵاتیان هەیە بەڵام لە هەموو شتێکە نابێ ئینسان خۆی بکە بە ئاسێکی نزمتر لە خەڵک وەکو کۆیلە سەیری سەرەوەی خۆی بکە خەڵکانێک بە ئاغا و کوێخوا و خۆی بە خزمەتکار بزانێ لە کاتێکدا کە لەوانەیە ئەو شایانی ئەوە بە لای خوای گەورە زۆر بەرز و بەڕێزتر بێ لای خوای گەورە ئەو بە ئەکرامتر و بەڕێزترین کەس بێ خاڵێکی تر لەنێو مجتەمع و کۆمەلگادا هاوکار و پشتگیری خەڵک بکرێ ئەها معاناتی خەڵک لەنێو معاناتی خەڵک دابین ئەگەر بێت و هەموو خەڵکێک کە پێشەوایی خەڵک دەکا کە داوە بانگەوازی حەق و ڕاستیەکان دەکا کە پێی وایە شتێکی باشی پێیە پێی وایە ئەو چاکترە لە غەیری خۆی دەبێ لەنێو معاناتی خەڵکی خۆی دابێ دەبێ ئەو شتێک کە خەڵک دەیخوا خەڵکی هەژار و نەدار دەیخوا ئەویش بیخوا نابێ ئەو جەم و خواردنی ئەو جیابێ لە خەڵکی تر ئەها خەڵک کە ئەو شتانە بە چاوی خۆی دەبینێ تۆ لە شوێنێکی بەرز خەڵک لە شوێنێکی نزم ئەوە وای لێ دەکە ئەو سقە و متمانە نامینێ لە نێو خەڵک و کۆمەلگا باوەڕ بە قسەکانی ناکرێ با قسەکانیشی بریقەدارون با قسەکانیشی بۆنی خۆشیان لێبێ بەڵام هیچ مانە و بەهایەکیان نامینێ خاڵێکی تر هەر کات کە هەستیان بە زوڵم کرد خەڵکیان هەستیان بە زوڵم کرد تەمەشا بکەن دڵڕق نەبن بەرامبەر بە خەڵکی هەر کاتێک کە هەستیان بە زوڵم کە زوڵم لە خەڵکی دەکەن زوو بگەڕێنەوە بە خۆیان دابچنەوە چونکو هەندێک جار ئینسان زوڵم دەکا لە نێو زوڵمدا دەبێ ڕێگایەکی لار و لەبێر دەگرێتە بەر بەڵام هەستی پێ ناکە بەڵام کاتێکە کەسێکی بەرامبەر ئاگادارت دەکاتەوە و ئیعازت دەداتێ دەبێت تۆ یەکسەر پەشیمان بیەوە بزانی کە تۆ کەسێکی پێویستیت بە هەڵگەڕانەوە و پێویستت بە خۆداچوونەوە هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فرمێسک داببارێنی دەفەرمێ یەکێک لەو چاوانەی کە بە ئاگری جەهەنەم ناسووتێ کەسێک کە ئەگەر زوڵم زۆرداری کرد بەڵام عینون بەکەت من خەشیەتی الله چاوێکە لە ترسی خوای گەورە فرمێسک ببارێنێ کە زوڵمت کرد دەبێت و پەشیمان بێ و لەو زوڵمەی بچی داوای لێبوردن لەو خەڵکە بکەیت لەو کەسە بکەیت کە زوڵمت لێ کردووە ئەو حەق و مافەی پێ بدەیەوە کە لێ زەفت کردیە ئەگەر نەئەتوو ئەو حەق و ناسەر لەسەر دەمینێ خەڵک سقە و متمانەی نە لە دنیا نە لە قیامەتیش پێتی نامینێ هەر کاتێک کە ناکۆتیشیان کە تێبینی ینی ناخۆشی و کێشە و مەشاکل دەبێ بە خۆیان دابستنەوە دەبێ بچن خەڵک عەفوو بکەن نابێ ڕوحی ئینتیقام لە خەڵکی بکەنەوە کاتێکە ڕوحی ئینتیقامت بەکارهێنا ئاگر بە ئاگر مەکوژێنەوە ئاگر بە ئاگر چارەسەر ناکرێ چونکو کێشە و مەشاکلی گرفتی گەورەتر بە دوای خۆی دادێنێ دەبێ ڕەفتارێکی وابێکە دەبێ عەقڵ و زمان متتەفق بن لە کارەکاندا ئەگەر نادوو شتی پێچەوانە ڕوودەدا هەر کاتێککە ئینسان عەقڵی کورتبین بوو لە شتەکان لە هەمان کاتدا ئۆتۆماتیکی زمان درێژ دەبێ کە عەقڵ کورتبین بوو کاری خۆی نەپێکە زمان درێژ دەبێ بەڵام هەر کاتێک کە زمان سنووری خۆی پاراست ئەو زمانە لە سنووری خۆی تێنەپەڕێ ئەوەی کە خوای گەورە بۆی داناوی ئەوەی کە لە سنووری مرۆڤایەتی تێنەپەڕی خەڵک بە بەندە و عەبدی خۆت نەزانی تۆش وەکو بوونەوەرێک لەو بوونەوەرە لەو مرۆڤانە بزانی ئەو کاتە عەقڵ و منطق ئەو کاتە زمان کارێک ناکە کە عەقلیش تێدا ماندی بکە
بەگوێرە ئەو عەقڵەی ئەو فیکرە و ئەو بیر و بۆچوونە و ئەو هزرەیکەوە تەرح دەکا کە بەرژەوەندی گشتی تێدایە دەتوانێت خزمەت بە خەڵکو و کۆمەلگا بکە. زۆر باش مامۆستا، ئاسەوار و شوێنەواری متمانە لە کۆمەلگەدا چۆن دەرەکەوێت؟ یان بۆ نمونە بەراوردی کۆمەلگەیەک بکەین کە متمانەی تێدایە و متمانە لە نێوان تاکەکانیان هەیە و متمانە ڕەنگی داوەتەوە لە ژیان و گفتار و کردار و قسە و هەڵسوکەوتی تاکەکانیدا لەگەڵ کۆمەلگەیەک کە بێ متمانەی جێی هەموو شتێکی گرتوتەوەواتە لە نێو تاکەکانی کۆمەلگەدا لە فرۆشتن و کڕین و قسەکردن و گفتار و کرداریاندا هیچ جۆرە متمانەیە نییە. چۆن بەراوردی ئەم دوو کۆمەلگەیە بکەین و ئاسەوار و کاریگەری متمانەش لە کۆمەلگەدا چۆن چۆنیە و چۆن دەرەکەوێت؟ بەڵێ، ئاسەواری کۆمەلگا لە نێو خەڵکدا زۆر گرنگە. ئەوەش بەڕابردوو قیاس بکەی لەگەڵ داهاتوو، ینی خەڵکێک، کەسێک، چینێک، گروپێک لە ڕابردوودا چۆن هەڵوێست و مووقیفیان هەبووە. چونکو ئاینی پیرۆز ئیسلام هەندێک جار لەسەر یەک هەڵوێست و مووقیف متمانە دەگەڕێتەوە نێو خەڵک. ئاسەواری متمانە لە نێو خەڵک و کۆمەلگا ئەوەیە کە تۆ لە هەموو کاتەکاندا ڕازگۆبی، لە هەموو کاتەکاندا کە زەرەر و زیان لە بۆ خۆشت بوو، بەڵام ڕازگۆ و ڕازکردار و ڕازگفتار دەبی، هەڵوێست و مووقیفت دەبی لە بۆ هەموو شتێک. ناڵی بەڵێ، ناڵی دەست لەسەر شان دانانەی، دەست لەسەر سنگ دانانەی. خوای گەورە فێرمان دەکات لە بۆ هەندێک شت بڵێ دەبی بڵین نەخێر. خوای گەورە لە یەکەمین وشەی ئیخلاس کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله فێرمان دەکات بە نەخێر دەست پێ دەکات. نەخێر بۆ عیبادەتی غەیری خوا، نەخێر بۆ حکمی غەیری خوا، نەخێر بۆ زوڵم و ستەم و نادادی، نەخێر بۆ ئەو شتانەی کە خوای گەورە تووڕە دەکەن، نەخێر بۆ ئەو شتێکەوە کۆمەلگا بەرەو ئاقارێکی خراپ دەبا. دەبێ ئێمە لەو حاڵەتەدا بەڕاستی تەمەشای خۆمان بکەین و بە خۆمان دابچینەوە، بزانین ڕابردوومان چۆنە، داهاتوومان چۆن دەبێ و بەرنامە و پلانمان هەبێ لە بۆ داهاتوو. چۆن لە ڕابردوودا کەسی بە مووقیف و هەڵوێست بووین، گروپێک، چینێک بووین، کۆمەلگایەک بووین، هەڵوێست و مووقیفمان هەبوو. جیا لە خەڵکانێک کە چەپڵە لە بۆ کەسێک لێ دەدەن، جیا لە خەڵکانێک کە بەگەر زۆری نەدەکەون و دەزانن ئەو شتەی کە لەگەڵ عامێ بڕۆ شامێ، ئەخە دەچێت شامێ لەوێندەرێ حیسابی خۆت لەگەڵ دەکرێ، دەچێت شاری نابینایان چاوی خۆت بۆ دەبەستی، ڕێ بە خەڵک نیشان بدە، دەستی خەڵک بگرە، خەڵک قوتار بکە، خەڵک ڕزگار بکە لە نەهامەتی، لە نەخۆشی، لە نەهامەتی، لە قوربەستەری و لە زوڵ مستەمیکەوە لەسەریدا دەبێت. خەڵکێک هەیە ئەوەندە بێهەست بووە لە بۆ ڕێزم لە بۆ خەڵکی بەهەست و خەڵکی تێگەیشت و خەڵکی شارەزا، بەڵام خەڵکێک ئەوەندە ینی خەڵکێک هەیە، چینێک هەیە ئەوەندە بێهەستە، هەست پێ ناکە، هەست بە ڕەش و سپی لێکجیا ناکاتەوە، چاک و خراپ لێکجیا ناکاتەوە، مسلمان و غێرە مسلمانیش لێکجیا ناکاتەوە. ینی ئەو شتە بەڕاستی ئەو هەست مردنە کاریگەریەکی زۆر خەتەرە لە نێو کۆمەلگادا. وا دەکاکە جارێکی تر نەتوانی متوانە لە نێو خەڵکدا وەرناگری، شت وەرناگری و ئیستیعابی ئەو شتە ناکە. وا دەزانێت کە تەواو ئەو شتەی لەدای ئەودا دروست بوو هەر ئەوە لە ناو خەڵک و کۆمەلگا و دەیسەپێنی و هیچ ئاسەوارێکی متمانە لە نێو خەڵک کۆمەلگادا نامینێ. زۆر باش مامۆستا، گەزانین ماڵەوە نێو خێزان و ماڵ یەکەمین قوتابخانەی پەروەردەکردنی تاکەکانە. دایک و باوک چ ڕۆڵێ بگێڕن لە دروستکردنی متمانە لە نێوان خۆیان و منداڵەکانیاندا؟ واتە لە نێو ئەو خێزانەدا کە دەبێت پاشتر دەبێتە گەڕەکێک و پاشتر دەبێتە کۆمەلگەی بۆی کۆمەلگەیەکی پڕ لە متمانەی دروست بێ، دایک و باوک دەبێت چ ڕۆڵێ بگێڕن لەوەی کە متمانە لە نێو ماڵی خۆیاندا وجودی هەبێ، منداڵەکان متمانە بە دایک و باوکیان بکەن، بە قسە و گفتاریان بکەن، بە هەڵسوکەوتیان بکەن، و دایک و باوکیش بە متمانەوە منداڵەکانیان بنێرن نێو کۆمەلگەواتە ئیدی سەردەمی محاسەبە و لێپرسینەوە نەمێنێت، چونکە متمانەیەکی زۆریان بە منداڵەکانیان هەیە. بەڵێ، طبعا لە ئیسلامدا حەق و ماف هەیە، ئەرچیش هەیە. دایک و باوک بەرامبەر بە منداڵەکانیان، منداڵ بەرامبەر بە دایک و باوک. ئەوە لە ئیسلامدا شتێکی دامەزراوە و کە خوای گەورە لە قورئاندا ئاماژەی پێدەکات لە پاش عیبادەتکردنی خوای تەبارەک و تەعالا هەموو مرۆڤەکان، کەسەکان دەبێ ئیطاع و سەمع و تەعاین لە بۆ دایک و باوک هەبێ. لە کاتێکدا ئەگەر ئەمریان بە شتێکی خراپیش پێکردی بەڵام نابێ جێبەجێی نەکەی، ئەگەر ئەو شتە زەرەری هەبوو لە بۆ دینی و عەقیدە و بیر و باوەڕت، بەڵام نابێ بە هیچ کاتێک بەڕوو ڕوویاندا هەت بشاخی. بەداخەوە کۆمەلگای ئەو ڕۆ کە تەمەشا دەکەین، یەک لە نیشانەکانی قیامەت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باز لەوەی دەکا ئەن تەلیدو الئەمەتو ڕەبەتەها، منداڵێک کە چەند ساڵێکە ڕەخنە لە دایک و باوک دەگرێت، منداڵێکە بەرەو ڕووی دایک و باوک هەڵدەشاخێ، دەبێت دایک و باوکیش
بەڕاستی شتێکی وا بکە کە ئەو منداڵی پەروەردە بک بەش پەروەردەیەکی ئیسلامیانە پەروەردەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی باشە و ئەمری پێکردینەوە فەرمانی پێکردینەوە چۆن منداڵەکانی خۆی پەروەردە کردیە دەبێت ڕنگدانەوەی ئەو ئیسلامە ڕنگدانەوەی ئەو دایک و باوکە ئەو بیر و باوەڕ و عەقیدەیە ڕنگ بداتەوە فێریان بکەن پێیان بگەینن هەموو ڕێیەکیان لە بۆ خۆش نەکەن و هەموو ڕێیەکیان لە بۆ نەکەنەوە بە تایبەتی ئێستا کە وەسائلی خراپ زۆر بووە بەوەی کە منداڵەکان زوو دەڕۆن حوزاگەر بە هەر شێوازێک لە شێوازەکانی ئەو ئالەت و ئەو ئەزیزانەی کەوا ئێستا بەردەستن هەر لە ئەتاری و هەر لە فەیسبوک و لە ئەنتەرنێت و یوتوب و هەموو ئەو شتانەی کەوا سەردەمی تەکنۆلۆژیای ئەو ڕۆنە بەڕاستی زۆر ئاگادار نەبی دایک و باوک ئاگادار نیمە مناڵەکانیان بە ئاقارێکی خراپدا دەڕۆن بۆیە دایک و باوک زۆر ئاگادار بێ چونکو ماڵەوە ژینگەیەکە یەکەمین ژینگە ئینسان کە لێ لە دایک دەبێ یەکەمین نیشتیمان ماڵی خۆتە دایک و باوک دەبینی منداڵ کە لە دایک دەبێت دایک و باوک دەبینێ لە دایک و باوک خۆشەویستتر نییە تەماشا دەکا کەسی تری دەوروبەر نییە لە دایک و باوک خۆشەویستتر نییە وەکو دوو چیا دوو قەڵاوانە ئەو دایک و باوکە خۆشی منداڵەکانیان دەوێت هەندێک جار خۆشیان بە قوربانی منداڵەکان دەکەن هەندێک جار ژیانی خۆشیان تاڵ دەکەن بەس لە پێناو بەرژەوەندی منداڵەکانیان خۆشبەخت بن بەختەوەر بن لە دوا ڕۆژ بەڵام هەندێک جار منداڵەکان بەو شێوازە بۆ ئاقارەدا ناڕۆن هەتا بچووکن باشن بەڵام کاتێک کە گەورە دەبن وەسائلی دەرەوە کاریان تێدەکا برادەری خراپ هاوڕێی خراپ بۆی دەبێت زۆر ئاگادار بن منداڵەکان بۆی کە هاوڕێی خراپ نەگرن بۆی کە ئەو منداڵە ئەو هاوڕێی کە هەڵی دەبژێری بزانی تا چەند خزمەت بە تۆ دەکات تا چەند لەگەڵ جە و ژینگەی تۆدا دەگونجێ دومین لە ئەو ژینگەی دەوروبەر و کۆڵان و بەر و بازار و ئەو شتێکە لە دەرەوەی ماڵ ئەوەش زۆر گرینگە ئەو ژینگەیە زۆر کاریگەرە لەسەر خەڵک و کۆمەلگا تەماشا دەکەی ئافرەتێک ئەگەر نمونە لەسەر کچەکان بێنینەوە دەبێت ئافرەت دایک خۆی دابپۆشێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمر بە ئەسماع دەکات دەفەرمێت تۆ گەورە بووی و بلوغت بۆ ئێستا دەبێت وەکو ئافرەتێک ڕەفتار بکەیت دەبێت نابێت وەکو منداڵی پێشان دەبێت خۆت نیشان بدەیت کە ئافرەتی تۆ منداڵ کاتێک کە دەکەیتە حاڵەتی بلوغ دەبێت خۆی وەکو پیاوێک نیشان بدە تەماشا دەکا ئەگەر ئەمری پێدەکەی بە حیجاب کە خوای گەورە ئەمری کردێ بە حیجاب هیچێک لە واجباتەکان وەکو نوێژ و ڕۆژوو واجبە لە بۆ ئافرەتان بەڵام تەماشا دەکات دەستە دەر و بازار و ئەوە هەموو خەڵکێک شمێکێکیان لەبەرە کە بەڕاستی لەگەڵ عورف و عادات و کەلتوری نێتەوە کەشمە ناگوجێ سزای لەگەر شەریعەتی خوا لەگەر بەرنامەی خوا تەماشا دەکا کە ئەو لەبەر دەکا خۆی پێشاز دەبێت لەناو ئەو خەڵکە یعنی تەماشا دەکا خۆی بە جیاواز لە نێو خەڵکیدا دەبینی تۆ زۆر جار تانە و تەشەریشی لێ دەدرێ بۆ یکات دۆڵمەی پێچایە و نازانم ئەو قسە بێبەهایانە دەکەن بۆ ئەوەی کە ئەوەش دەستێکە لە پشت ئەوەی کە زەربە لە مسلمانان بدرێت لە عەقیدە و بیر و باوەڕ و لە ئەخلاق و ڕەوشتی مسلمانان بدرێت کەوە تیرێکە لە تیرەکانی تیرە ژەهراویەکانی شەیطان و هاوژیانی شەیطان ئەوانەی کە بە خۆیان گومڕا بووینە بەڵام دانەوە خەڵکی ترش گومڕا بکەن بە خۆیان دەستخەڕۆ بووینە دەستیان لە هەموو پنچێک بەر بووە دەیانەوە خەڵکی ژوا لێ بکەن خەڵک هەموو تەمەشا بکە خەڵک چۆنە ئەتۆ ژوا بە خۆ لەو خەڵکە زیاتر نی منداڵەکان هەروەترەوە منداڵەکانیش کوڕەکان گەنجەکان ئەوەندە دەبی پابندی جمعە و جەماعات بن لە مزگەوت دانەبڕێن ئەو برادەرانەی کەوا لە ڕێگای مزگەوت و لە ڕێگای مەجالیسی علمیەوە دەبێتە هاوڵ و برادرت زۆر جیاوازە لەوەی کە لەبەر و بازار و لە سەر کۆڵان و ئەوانە دەبێتە برادرت دەبێت تۆ ببێ کەسێکی کاریگەر تۆ ببێ کەسێک خەڵک بینی سەر ڕێگای ڕاست تۆ خۆت پێ بگەینی کە خۆت پێگەیان دەتوانی خەڵکیش پێ بگەینی و خەڵکیش بینەوە سەر ڕێگای ڕاست ئەگەر لار و لەبێر ڕۆیشتن بەڵام ئەگەر بە خۆت پێویستیت بە پێگەیشتن بوو پێویستیت بە تێگەیشتن بوو هێشتان دانەمەزرا بووی بۆیە دەبێت زۆر گرنگی بە نەفسی خۆت بدەیت لە نەفسی خۆتەوە ڕادەست پێ بکە لە نەفسی خۆتەوە محاسبەی خۆت بکە ئەوجە پاشان محاسبەی غەیری خۆت بکە ئەوجە بڕۆ نەسیحەت و ئامۆژگاری خەڵک بکە ئەوە جاری خۆت نەسیحەت بکە ئەوە جاری خۆت مقارنە بکە خۆت بەراورد بکە تا چەند تۆ لەگەڵ عورف و عادات و لەگەڵ شریعەتی خوای گەورە دەگونجێ لە سەمع و تەعەت لەبۆ دایک و باوکەیە ئەو دایک و باوکەی کەوە کەسێکی پەروەردەبوونێت لەسەر یاسا و ڕێسای ئیسلام بە بەرنامەی خۆیان دەزانن ئێمە دەزانین خەڵکانێک هەن دایک و باوکانێک هەن کە ئەسڵەن باوەڕیان بە قسانە نییە ئەوە دەڵێن لەگەڵ سەردەم و زروف دەبێت کەسەکان گوزەر بکەن ڕاستە ئێمە منداڵەکان پەروەردە دەکەین لۆ وەک نەگوەکو خۆمان کە 40-50 ساڵ لەمەوبەر نەخێر منداڵەکان پەروەردە دەکەین لۆ داهاتوو 20 ساڵ لۆ داهاتوو 30 ساڵ لۆ تەمەنێکی تر ژیانێکی تر بەڵام ئەگەر ئەوها دامەزراو بوون ئەگەر بوونە کەسێکی
زۆر زۆر سپاس دەکەم لەبەرێکی کاتی بەرنامەکەم تەواو بوو. سپاس دەبنە کەسێکی بەختەوەر. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر خەلیفە زانایانی کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بووی. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عزیز ئیشتا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.